لحديثك صحيح ترغيب هاتوا دفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم اما تنها لم جوما نرى له درجه هر کەسێک مان بە پەلە نوێژەکەین لە ماڵەوە خێزانمان مناڵمان بە پەلە نوێژەکە پیر ڕابگەینین. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پیاوێکی بینی لا يتم ركوعه وينقر في سجوده، ڕکوعەکەی بە جوانی نەئەبرد، پشتی بە تەواوەتی نەئەچەمانەوە هەڵەسایەوە، وە لە سەجدەدا دەنووکێوەشان دەنووکە واتە چۆن مریشکێک باڵندەیەک دەنووکێدا گەرمی هەڵەگرێ ئەمیش لە سەجدەکە بەو شێوەی دەنووکێکەدا هەڵەسایەوە، چۆن دەنووکێکەدەی باڵندەیەک بە هەمان شێوە، واتە پەلەی ئەکرد بە جوانی نوێژەکەی ناکرد و سجودەکانی لە کۆڵ دەکردەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی لو مات هذا على حاله هذه مات على غير ملة محمد صلى الله عليه وسلم. زور خطرة اما قصي پیغمبری خواه صلى الله عليه وسلم اگر ام پیاوە بەم حاڵەوە بمرێ و نەگەڕێتەوە بەلای خوا تۆبە نەکا و نوێژەکانی بە جوانی نەکا ئاوا دەنووک بوەشێنێ لە کاتی سەجدەدا سەری بنێتە عەرز و بەرزی کاتەوە، ڕکوعەکەی بە جوانی نەبات، ئەگەر بەم شێوەیە بمرێ ئەوە لەسەر دینی محەممەد نامرێ صلی الله عليه وسلم، چونکە ئەوە دینی محەممەد نیە صلی الله عليه وسلم دەنووک لە زەوی بدەیت، ئەوە نوێژی محەممەد نیە صلی الله عليه وسلم لە کۆڵی بکەیتەوە. ئەمجا نمونەیەکی هێنایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئەو نوێژە لەگەڵەوە هەڕەشەکەی کرد، فەرمووی ئەمە لەسەر دینی محەممەد نامرێ صلی الله عليه وسلم. فەرمووی نمونەی ئەو کەسەی ڕکوع بە سەریعی دەبات، سەجدەکانی بە سەریعی دەبا و دەنووکێک دەوەشێنێ و هەڵدەسێتەوە، لە بین سەجدەکانە هەم پشتی ڕاست ناکاتەوە دەنووکی دووەم دەوەشێنێتەوە هەڵەسێتەوە بۆ ڕکاتی دووەم، جارێ تۆ ڕکاتی نوێژنەکە سبحان الله کابرا سێ چوار کات نوێژەکە، ئەمە خوا لێی قبوڵ ناکە، دەبرا نوێژەکەتەکەی بە جوانی بیکە، نابێ بڵێ فێر بوومە، ئەبێ تەرکی دەی، ئەبێ وازی لێ بێنی. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم نمونەی ئەو کەسەی ڕکوعەکانی بە جوانی نابات و دەنووک ئەوەشێنێ لەسەر زەوی وەکو باڵندە چۆن دەنووک ئەوەشێنێ لە سەجدەکانە سەری ئەنێتە زەوی و بەرزێکاتەوە. نمونەی ئەو کەسە وەکو نمونەی کەسێک وایە برسی بێ، کەسێک لە ئێمە برسی بێ، زۆر برسیەتی، خورمایە دوو خورما بخۆین، ئایا کەسێک برسی بێ خورمایە دوو خورما بخوا تێرەخوا سود بە برسێتیەکەی ئەگەیەنێ، ئێتۆ جاری وایە فتارەکەی تۆ ئێواران جارێتە 15 خورما خۆی ئەڕۆتە ماڵی لاکی، چونکە ئەو خورمایە برسێتی تۆ پڕ ناکاتەوە. ئەگە کەسێک دەنکێ دوو دەنگ خورما بخوا برسێتیەکەی دەمێنێ یا نامێنێ بێگومان. دە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر وەکو چۆن ئەو دەنکە خورمایە ئەو دوو دەنکە خورمایە سود بە ئینسانێکی برسی ناگەیەنێ، ئەو نوێژەش هیچ سوودێک بۆ کەسە ناگەێنێ کە دەنووکە وەشێنێ لە زەویە و بەرزێکاتەوە، هیچ قیمەتێکی نییە. هەروەکو چۆن بە دوو دەنگ خورما سود بە تۆ ناگەێنێ برسێتیت پڕ ناکاتەوە، بێگومان بەلەوە ئەو نوێژەش نوێژە فەرزەکانت بۆ پڕ ناکاتەوە، بەڵکو کەلێنێک دروستە بێت و چونکە نوێژەکان قەرزاری، کەواتە ئاگاداری خۆت بە نوێژەکانت بە جوانی بکە بۆی لەسەر دینی محەممەد صلی الله عليه وسلم بژیت و بمریت. پەلە مەکە، پەلەت کردووە دوور کات نوێژکە و تۆبە بکە بینی خۆت و خوای گەورە بگەڕێرەوە بەلای خوا، ئاگاداری نوێژەکانت بە، چونکە یەکەم شتێکە محاسبە دەکرێت لەسەری نوێژەکانتە. ئەی ئەگەر پێتۆتان نوێژن نەکردو لە دنیادا نوێژەکانت قبوڵ نییە، خەسارەتمەندی بۆ تۆیە، خەسارەتمەندی بۆ منە ئەگەر نوێژەکانمان بەو شێوە بکەین، لە کۆڵی مەکەنەوە، سجودەکان بە جوانی بەرن، ڕکوع بە جوانی بەرن، پەلە مەکەن لە بین سەجدەکانە پشتان ڕاستکەنەوە، ڕەبی اغفر لی ڕەبی اغفر لی، ئەمجا بڕۆ سەجدەی دووەم بەرە یاخود دوعای تری شێتوانی بیخوێنی.